هەرچەندە بڕیارەکە بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە، بەڵام چالاکانی هەڵەبجە فشار دەکەن تا بە یەکجاری بە ئەلکترۆنیکردنی کاری عەریزەنووسی و بەرزکردنەوەی نرخی عەریزەنووسین بۆ 15,000 دینار بە تەواوی هەڵبوەشێنرێتەوە. ئەلکترۆنیکردنی عەریزەنووسین بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و چالاکانی مەدەنیش دەڵێن لەم بارودۆخە سەختەدا کە حکوومەت موچەی موچەخۆرانی نادات و کار و کاسپی سست بووە، ئەماش دەبێتە بارگرانێکی دیکە لەسەر ژیان و گیرفانی هاوڵاتیان. لە هەموو حاڵەتێکا و لەم دۆخەی ئیستا ئەمە بارگرانیەکی زۆر قورسە بێت لەسەر شانی هاوڵاتیان، کاتەکەی خراپە، موچە نییە، خەڵک ژیانی نییە، ئەمە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی تایبەتیش لە هەموو حاڵەتە ئاسایەکەیشە ئەم پارەیە بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ پارێزگای هەڵەبجە زۆر لە بارگرانێکی قورسە لەسەر شانی هاوڵاتیان. بۆ مەبەستە کۆبوونەوەیەک لە قایمێتی هەڵەبجە بە ئامادەبوونی چالاکانی کۆمەڵی مەدەنی و نوێنەری کۆمپانیاکە بەڕێوەچوو. قایمقامی هەڵەبجەش دەڵێت نووسرا و ڕاستەی ئەنجومەنی وەزیران دەکەن بۆ ئەوەی نرخەکەی بۆ پارێزگای هەڵەبجە کەم بکرێتەوە، چونکە باری دارایی خەڵک خراپە. سیستەمی بە ئەلکترۆنیکردنی نووسینی عەریزە لە سلێمانی خرایە بواری جێبەجێکردنەوە و سەرەتا خۆپیشاندان بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکە ئەنجام درا. ئێستاش لە هەڵەبجە ئامادەکاری دەکرێت بخرێتە بواری جێبەجێکردنەوە. عەریزەنووسێک دەڵێت سیستەمەکە کاری عەریزەنووسی بەرەو پێشەوە دەبات، بەڵام نرخەکەی گرانە و پێویستە کەم بکرێتەوە. وێکمان کۆمپانیایە کە هاتووە دادنووسەکانی کوردستان کا بە ئەلکترۆنی، خۆی لە ئەساسا بە بەرزکردنەوەی نرخەکان ئەوەی لە قازانجی هاوڵاتی نییە، بەڵام بە ئەلکترۆنیکردن و لە تەنها کە کاری ئەو عەریزەنووسانی ناو دادنووسەکان بکرێت. بەتایبەت لە شەڵەبجەی شامەعقول نییە، ینی خەڵکە بووە ئاتۆ لە عەریزێکی نووسیوە لە ناو بازار و سوۆدە دادنووسەکە و گەڕاوەتەوە، چەند جار ئەزێدی خەڵک درراوە. ئەنی کۆمپانیاکە شتێکی باشە، بەس نرخەکەی تۆزە بەرزە. سیستەمەکە و خزمەت گوزاریەکە کارێکی باشە، ینی بەرەو پێشچوونی ئیشەکەیە، بەڵام نرخەکەی لە نرخەکەی تۆزە زۆر و لەسەر هاوڵاتیان زۆرەکەوێت. ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەوڵی جدی بۆ هەڵوەشاندنەوەی بڕیاری بە ئەلکترۆنیکردنی عەریزەنووسین هەیە، یان هیچ نەبێت نرخەکەی کەم بکرێتەوە، چونکە هاوڵاتیان دەڵێن بەرگەی ئەو هەموو بارگرانیە ناگرن کە حکوومەت بەردەوام لەسەر شانیانی زیاد دەکات و بە ڕێگەی جیاواز باجیان لێ وەردەگرێت، بەڵام موچەکانیان پێنادات کە مافێکی سەرەتایی خۆیانە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.